2 ساڵەوە پێش کە چوو بوومە هێندێ بۆ ئابدەیتکردنی شەهادەی یۆگاکەم، مامۆستاکانی یۆگام لێوێ پێیان کوتم مادام ئەنگۆ ئێرانین و ئەنگۆ دینی ئینگۆ ئاینی ئینگۆ ئیسلامە، سەماعی سوفیانەش تەئسیرێکی زۆر تایبەتی هەیە، چۆن ئەنگۆ دووی ئەو شتە نەکەوتون. وا بوو کە 4-5 مانگ لەوە پێش خاتوونێک بە نێوی ئەسەل هاتە هەولێر و ئەمن لەو فێری سەماعی سوفیانە بووم. چونکە من ساڵهای یۆگا دەکەم و مەدیتیشنم تەجروبە کردو، دیتم ئەو حاڵەتە سەماعکردنە زۆر بە حاڵە زۆر سەریع، ینی زۆر زوو ئینسان دەگەێنێتە حاڵەتێکی ڕوحانی، دەیگەێنتە بێزێهنی، زێهنت ئارام دەکاتەوە. زیاتر لە 6-7 ئافرەت هاتوون، زۆریان سێژ لێوەرگرتۆ، زۆریان سوود لێوەرگرتۆوە، حاڵەتە عیرفانیان زۆر بە ئاسانی تەجروبە کردو. بە نەزەری من بە تێعدادی ئینسانەکان ڕێگا هەیە بۆ گەیشتن بە خۆ و خۆناسی. جا زۆر باشە ئینسان قەدەم هەڵێنێتەوە، بە تایبەتی ئێستا کە مانگی ڕەمەزانە و زیاتر لە 1 میلیارد موسڵمان لەسەر گۆی زەوی خەریکی نۆژ و تاعەت و عیبادەتە بۆ خودا و بۆ خوداناسی و بۆ خودناسی. باشتر ڕێگاکان تاقی کاتەوە، بۆ نمونە ئەوەش ڕێگایەکە. ئەوەش زۆر یارمەتی دەرە بۆ کەسێکی دەهێوێت مێشکی خۆی ئارام کاتەوە لەو دنیا پڕمەشغەڵەیەدا، بێ سەماع بکە، بە ئاسانی فێر بێ و ئەو ئارامی خۆی بە کۆمەڵگا و بە گەردون و بە ماڵی خۆی ببەخشێ.